بەناوی خوای گەورە و میهرەبان من شێرزاد نووری عەلی ناسراو بە مامۆستا شێرزاد بازیانی مامۆستای زانکۆم خاوەنی 20 ساڵ ئەزموونم لە بواری ژمێریاری و دارایی و وانەوتنەوەی زانکۆ و پەیمانگادا هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان. من مامۆستا و خزمەتکاری ڕۆڵەکانتانم و من زیاتر لە خواست و ئازارەکانیان تێدەگەم. دەنگدەرانی ئازیز، ئەزموونی 20 ساڵەی خۆم دەخەمە کار بۆ بەگژداچوونەوەی نادادی و گەندەڵی. خۆشەویستان، متمانەی ئێمە بەهێزتر دەکات تا دەنگێکی دلێر بین لە بەرامبەر ئەوانەی 27 ساڵە خێروبێری ئەم وڵاتە دەخۆن. چین و توێژەکانی کوردستان، مامۆستایانی ئاینی، خوێندکاران، قوتابیان، پزیشکان، ئەندازیاران و فەرمانبەران، هونەرمەندان و شاعیران، زانستخوازان، وەرزشەوانان و جوتیاران و بازرگانان، کاسبکاران، کچان و کوڕان و کابانی ماڵ، بە ئەندازەی ئەوەی دەسەڵات حەز بە چەوساندنەوەی ئێوە دەکات، ئێمە حەز بە خەندە و خۆشی ئێوە و ڕوبەڕووبوونەوەی ستەمکار دەکەین. جەماوەری خۆشەویستی کوردستان، ئەوەی لە نزیکەوە ئێمەیان ناسیوە لە ڕابردوودا، شایەتی شایستەیمان بۆ دەدەن لە داهاتوو. هیوادارم ئێوەش دەنگ و متمانی خۆتان بدەن بە کاندیدەکەی خۆتان، کاندیدی ژمارە 23 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان.